بێخەت بن. پێغەمبەری خوا سەڵ لە ناو مەکەیە احتیکاکی لەگەڵ چیا هەیە؟ لەگەڵ کۆمەڵێ بتپەرستی وەثەنیە. نێ احتیکاکی لەگەڵ یەهودا هەیە، نێ احتیکاکی لەگەڵ نەسرانەکانە هەیە. وایە؟ کەواتە پێغەمبەری خوا سەڵ سەلەم هیچ کاتێک کتێبەکانی ئەمانی نەبینیوە، مامۆسەکانی ئەمانی نەبینیوە، ئەحبار و ڕوهبانەکانی ئەمانی نەبینیوە. ئەگەر بینی بێتیشی لە حەزاتێ بووە کە لە وتاری گومانەکانە باسێکی. بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم هیچ کاتی احتیکاکی لەگەڵ قیاداتی ئەمانەیە نەبووە، لەگەڵ کتێبی. حتا ئەگاتە مەدینە، لە مەدینە پێغەمبەری خوا ئینجا بەڕووی یەهود و نەسرانایە ئەکرێتەوە. اینجا تێگا دنیا چ باسە. اینجا پێغەمبەری خوا سەڵ ئەزانێت ئەمە ئەهلی کتاب هەن و ئەمە مەسیحیەکان هەن و ئەمە جوولەکە هەن. بە دەرێجەی یەک جوولەکە کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە مەکە ئەیان بینێ لە کاتێکە ئەوان چاوەڕوانی بوونی و هاتنی پێغەمبەرەکە لەو کاتەیە. کەواتە بە درێژایی 52 ساڵی پێغەمبەرایەتی و 53 ساڵی هەتا کاتی هیجرەتی پێغەمبەری خوا سەڵ سەلەم هیچ کاتێ پێغەمبەری خوا سەڵ سەلەم لەگەڵ ئەم خەکا کۆ نەبووەتەوە. ئەخر ئەگەر یەهود قەڵە باڵغەیەکیان هەبێ لە ناو مەکەیە ئەو کاتە ڕیتی ئەچێ ئەو بڵێ من پێغەمبەرمان هەیە. پێغەمبەری خوا کوڕە ئەو بۆچی منیش ناو قوڕیشا شێزیونەکە و منیش بڵێ من پێغەمبەرم؟ نا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان. تۆ نەتەزانی نە کتێب و نە ئیمان. بۆیە پێغەمبەری خوا سەڵەم هیچ شتێک کە پەیوەندی بە پێغەمبەرایەتیەوە هەبێ پێغەمبەری خوا نەزانیوێتی، نە عەقڵی بۆی چووە، نە خوێندوێتیەوە، نە بەرنامەی بۆی هەبووە، نە احتیکاکی لەگەڵیا هەبووە. باکسەوە خۆشەویستەکانم، با بگەڕینە بۆ ژیانی پێغەمبەری خوا سەڵ سەلەم. پێغەمبەری خوا سەڵ مەحروم بووە لە هەموو شتێک. پێغەمبەری خوا سەڵ سەلەم منداڵێ بووە، هەموو ئەوانەی کە نزیکی بوون و ئەکرا مامۆستای بن لە ڕۆژێ لە ڕۆژەکانە خوای گەورە دانە بەدانی لێسەنەوەتەوە. باوک نییە، دایک نامێنێ، باپیر نامێنێ، کە سوکار و نزیکی پێغەمبەری خوا هیچی نامێنێ، نە بران، نە خوشک، نە پاڵپشت، هیچ کەسێک. تەنانەت پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە ماڵەکەی حەلیمەت سەعدیەشە کە براوە فێری زمانی عەرەبی پاراو بێ مامۆستای نەبووە. بۆ بەڵگەی پێغەمبەری خوا سەڵ شوانێتی کردووە. لە شوانێتیەکێشایە کە هێشتا چەند ساڵێکی کەمە، لە شوانی ئایە پێغەمبەری خوا سەڵ سنگی هەڵەدڕن و پاچە گۆشتەکە و پاچە بەشەکە شەیتانی لێ دەرەکەن. کاتە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە هیچ شوێنێکی ژیانیا کەسێک نەبووە کە ئیرشادی کە، کە ئاراستەی کە، کە تەوجیهی کە، کە داوای مڵک و زەعامەتی باو باپیری پێ بکاتەوە. زۆربەی ژیانی پێغەمبەری خوا سەڵ لە ناو دەشت و لە ناو بیابانە بووە. جا نەک ئەمە، نەک پێغەمبەری خوا سەڵ هەر شوان بۆ خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا سەڵ شوان بۆ بەکرێ. ئینسانەکرێ شوان بێ و شوانی مەڕی خۆی بێ. تۆزێ ئازادی و سەربەخۆیی هەیە. بەس پێغەمبەری خوا فەرمێ نەعەم كنت أرعاها على قراريط لأهل مكة. بە پارەیەکی کەم، بە کۆمەڵە درهەمێکی کەم، بە هەندێک دیناری کەم مەڕم بەخێوە کرد بۆچی بۆ ئەهلی مەکە. هەتا پێغەمبەری خوا خۆشی خاوەنی مڵکەکە نەبووە، خۆشی خاوەنی داراییەکە نەبووە. مەڕیان پێ لە ڕۆوان و هێناویانە و سەری مانگ پارەکەیان داوەتیان نەیانداوەت بۆ ئەوەی کە بتوانێت باپیری پێ بژێنێ، بۆ ئەوەی کە بتوانێت دەستگیرۆییەکی مامی بکە لە کاتێکا مامی منداڵی سۆر بووە. کاتێوانی کە باسی مافی مناڵەکەن و مناڵ نابێ ئیشکە، یەکەم کەسێک کە ئەم خوڵقەی شکاندووە پێغەمبەری ئێمە بۆ سەڵ سەلەم. هەموو ژیانی پێغەمبەر سەڵ سەلەم بە فەقیری هاتووە. سبحان الله، من تێناگەم لە کاتێکا حیزبێک بە ناوی شیوعێتەوە دروستە بێت و داوای حەقی کرێکار و پرۆلیتاریاکە، یەکەم شت کە دژایەتیەکە دژایەتی پێغەمبەر و ئیسلامەکە. کاتێکا لە پێغەمبەرایەتی شاژانی پێغەمبەری خوا هەر بە کولە مەرگی و هەر بە فەقیری هاتبوو، هەر بە نەداری هاتبوو. دەبەرەوە کەسێک بیر لەم شتانە ناکاتەوە، قاچی لەسەر قازدا نابێت و مێشکی ساف بێت و بیر کاتەوە ئەرێ من خۆلیشم کەم نییە، بۆ ئەمەش نەکەم، بۆ بیر لەمە نەکەمەوە. بەڵام پێغەمبەری خوا سەڵ سەلەم ژیان و مەینەتی ژیان ڕێگەی ئەمی پێ نەدا هەتاوەکو بیر لەمانە بکاتەوە. بۆیە خوای گەورە ئەهێنێتەوە بەر چاویە، فەرمێ ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە. ئەی محەممەد خۆتۆ نەباوک نەک هیچت نەبوو،
هەتی و نەبووی خی گەورە پەنایدای ئەلەم یەجید کە یەتیمەن بێ باوک نەبوویت خی گەورە ئیوایی کردیت و پەنایدایت ووجدك ضالا فهدى هیچ لە کتێب و لە ئیمان و لە بەرنامە و لە قورئان و لە وەحی و لە کتێبەکانی پێشوونە ئەزانی خی گەورە فێری کردی ووجدك عائلا فأغنى تۆ فەقیر و بێدەست و هەژار نەبووی خی گەورە دەوڵەمەندی کردی کەواتە پێغەمبەری خوا ئەبوو مەرحەلانەیە تێپەڕیوە حتا سبحان الله دیقەتی شوان بنیانی شوانێ لادەیەکە خۆشەویستەکانم حتا کە داوای ئافرەتەیەکا کە داوای کچیەکە بە شەرمەوە داواکە چکە زانێت کە ژنی نایەت وایە خەڵک شوانێک کە خاستن خۆی خاوەنی سەرۆت و سامان و مەڕ و ماڵاتەکەی نەبێ بەچایەکی زۆر سوک سەیرەکرێ بۆی ئەمە ڕێگر بووە لەوەی کە کۆمەڵێک خەڵک ژن بەمە پێغەمبەری خوا سەڵ نا ڕێگر بووە لەوەی کە دوای پێغەمبەری خوا بکەون سەڵ چونکە هەر بە چاوی شوانێتەکە سەیریان کرد هەر بەو چاوە بچکۆلەیە سەیری پێغەمبەری خوا کرا سەڵ سەلەم وەکو ئەمڕۆ لە هەموو شوێنەکان بەو چاوە سەیری نۆکەر و سەپان و شوان و شتەکانی ترەکری بەڵێ خۆشویستەکانم پێغەمبەری خوا سەڵ سەلەم ژیان چانسی پێ نەداوە کە بیر لەم شتانە